سڵاوی خوا لە جەنابیشتان بێ بەخێر بێنێ خوا. زۆر سپاس سەلامەت بیاخوا. ببوورە پرسیارەکە و تەوەرەکەیشم خۆش نییە خۆ دەزانانی ئەمە ژیانمان خۆشەوە وایە بەڵا بەتەئکید بەتایبەتی هونەرمەندێکی وەکو جەنابەت با لەوە دەست پێ بکەم هیچ کاتی بیر لێ مردن کورۆتەوە لەوەی کە ئەم دنیای بەجێ بێڵیت ئەی بێگومان هەموو کاتێک ئێمە هەموو ئینسانێک وەختێکی بۆ دانراوە بۆ ژیانی و دوای کە ژیانی کۆتایی هاوە بێت جێی بێڵێت و بمرێ یعنی مردن شتێکی حەتمیە. ئامادەی بمری یعنی لە ئیسایە بەڵێ ناوەڵا ژیانم زۆر خۆشەوێ بەڵام هەچ کاتێک خی گەورە کۆتایی بە ژیانم بێنێ ئەوە ئیتر دەسەڵات نییە بەڵام تا ئەو کاتەی لە ژیانم زۆر خۆشەوێ یعنی ژیان خۆشە ژیان خۆشە بەتایبەت بۆ ئێمە کە کاری هونەریەکەین و کاری کۆمیدی ئەەکەین و قسەی خۆش دەکەین و ئیتر لەپاڵ قسەی خۆش نەوسنین و ئەمە ئیتر ئەم بکۆی ئەمانە ژیان خۆشەکە ژیان خۆشە بەس ئەوەی کە ژیان تاڵەکە مەرگە ئەی خۆی بێگومان مەرگ توانێت تاکە شتێکە کۆتایی بە هەموو شتێکەیێنێ بەڵێ تەواوی هەموو شتە کۆتاییەت وایە ڕۆژێ لە ڕۆژان هیچ مرۆڤێک سەرم زەویان نامێنێ هەموو مرۆڤێکە بێ بمرێ بەڵێ هەروایە شتێکی حەتمیە لێ مردنە ترسی ناترسی نەخێر چکە من خی گەورە کە دروستی کردوم ژیانی چیامەتێ بەشی خۆم و کەیش هەش دقیقە ژیانیشم تەواو بوو هەر بێ بڕۆم چکە ئەوە من بۆیە لی ناترسم لەبەرەوەی هەر من نیم هەموو گۆی زەویە باشە جا عەرەبی ژەڵێ حەشر مع الناس عیدون مادام هەموو سەرزەویە کێشەمان نییە بەڵێ وایە شتەکە بەڵێ عامە كل نفس ذائقة الموت بەڵێ وایە خی پەروەردگار فەرمووی هەموو نەفسێکە بێ بمرێ لە دوای مردنی تۆ چ کەسێک بۆ تۆ زۆر بە ئازارە ینی زۆر داخل بۆ لە کێشەیە ژنەکەم خێزانم چکە منیش بۆ ئەو هەروەم ئەو نێکتان خۆشەیە بەڵێ خی گەورە لە یەکتان نەکە یا ڕەبی زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن ئێستان ساغ سەرچاواتن بەخێر بێن خۆشحاڵ بوو زۆر سپاس یاخوا بەخێر بێن.